بەناوی خوای گەورە و میهرەبان من محەدین محەممەد عارف بەڕێوەری کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە پارێزگای هەڵەبجە ڕاستەکەی ئێمە بەردەوام لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین بیرمان لەوە کردوێتەوە کە ئەم پرۆژە خزمەتگوزاریە تەندروستیانەمان فراوانتر بکەین پەریان پێ بدەین بۆ ئەوەی زۆرترین و باشترین خزمەت بە خەڵکی بگەێنین. ئێمە خزمەتی زۆر باشمان کردووە و ئەم خزمەتانش ڕاستەکەی بەشێکی زۆر کەمن کە پێشکەش بە هاوڵاتیان و هاونیشتمانیانی خۆمانی بکەین لە چوارچەوەی فراوانکردنی پرۆژەکانمان و خزمەتەکانمان. ئێمە پرۆژەی تیمی تەندروستی ماڵانمان دروست کردووە. ئەم پرۆژەیە خۆی لە ئۆتۆمبیلێکی تایبەت ئەبینێتەوە کە لە ستافێکی تەندروستی پێکهاتووە. ئەم ستافە تەندروستیانە لە ڕێگەی ئەو تیمە تایبەتەوە سەردانی ماڵەکانەکەن ئەو ماڵانەی کە نەخۆشی پەکەوتیان هەیە و ناتوانن نەخۆشەکانیان بەرنە خەستخانە یان بیانە کۆمەڵگەی پزیشکی بەخشین. ئێمە خزمەتەکانی خۆمانمان گەیاندووەتە ماڵەکانیان. ئەڵبەتە هەروەکو پرۆژەکانی کۆمەڵگەی پزیشکی بەخشین ئەم خزمەتانەمان خزمەتێکی قازانجنەویستی بێبەرامبەرە، یعنی ناکرێن بڵێنە هاوکو تەواو بێبەرامبەرە، بەڵام شتێکی ڕەمزی زۆر کەمە لە ئاستی ئەوە بێ کە مەسەرن هەم خەڵکی سوودێکی لێ بدینی. پرۆژەکەمان پرۆژێکی فراوانە، هەموو کەس ئەتوانێت سوودی لێ ببینێ، ژمارە تەلەفۆن شتی تایبەتی خۆی لەسەرە و بۆ هیوای ئێمە توانی بێتمان لەم پرۆژەیەشمان سوودێکی بچووکمان گەاند بێ بە خەڵکی و هاونیشتمانیانی خۆمان. ئینشاڵڵا هەروەکو هەموو جارێک ئەبینە جێگەی متمانەیان بتوانین پرۆژەی باشتر و شتی زیاتریش بۆ پارێزگای هەڵەبجە و دەوروبەری بکەین بە هیوای ئەوەی کە بتوانین سوودێک بگەێنین بە خەڵکی خۆمان. سپاس بۆ ئێوەش. بەناوی خۆی گەورە و میهرەبان من ناوم زانیار ئەحمەدە، پەرستارم لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە ڕێگەی دروستکردنی تیمێکەوە کە زەرور بوو بۆ شارەکەمان هەوڵمانیاوە ئەو خزمەتگوزاریانەی کە لە کۆمەڵگەکەمان ئەنجام ئەدرێت هەوڵبین بیبینە ماڵەکان، ئەو ماڵانەی کە نەخۆشێکیان هەیە لەسەر جێگایە یان نەخۆشەکان ناتوانن بیێنە کۆمەڵگەکەمان. ئێمە ئەڕۆینە ماڵەکان و ئەو خزمەتگوزاریانەی کە هەیە لە کۆمەڵگەکەمان ئەیان بین ماڵەکان. ئەو شتانەی کە زەرورن ئێمە ئەیان بین لەگەڵ خۆمانە ئەو خزمەتگوزاریانەی کە لە ماڵەکانە جێبەجێیانەکەین، وەکو دانانی کانۆلایە، وەکو تەداویە، وەکو دانانی سۆندەی میزە، وەکو دانانی سۆندەی خواردنە. هەر خزمەتگوزارێکی تر کە لێرە ئەکرێت ئێمە توانین بیان بینە ماڵەکان و لەوێ بۆ نەخۆشەکانیان بکەین. بەناوی خۆی گەورە و میهرەبان من کەژانی ئیبراهیم پەرستارم لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین. ئێمە تیمی تەندروستی ماڵانمان داناوە کە ئەم تیمە تایبەتە بۆ نەخۆشانەی کە ناتوانن بێنە دەرەوە بۆ ناو بەخشین. ئێمە ئەچینە ماڵەکان خزمەتگوزاریەکانیان پێشکەشەکەین، بەشی تاقیگە و بەشی پەرستاری. ئەو ئیشانەی کە لە پەرستاری ئەکرێت ئەتوانی ببینە ماڵان و باشترین کوالەتی پێشکەشی بە هاوڵاتیانەکەین و ئەو نەخۆشانەی کە لەسەر جێگەن ناتوانن تەداویان هەیە، کانۆلات، دەرزی لێدان، دانانی سۆندەی خواردن و سۆندەی میز، هەر خزمەتگوزاریەکی تر بێت ئەیبینە ماڵان و لە ماڵان ئیشەکەیان بۆ ئەەکەین. هەروە ئەو نەخۆشانەش کە پێویستیان بە فەحس هەبێت ئێمە ئەڕۆین ماڵان لە ماڵەکە خوێنێکی لێوەرگین و ئەهێنین لە تاقیگەی خۆمان باشترین کوالەتی فەحسەکانیان بۆ ئەکرێت.